ساڵتە لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیق وڵاتخێمشی پارۆرەما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە عێراقدا. دوای ئەوەی کە دادگای باڵای فیدرالی عێراق بڕیاریشی دەرکرد لە دژی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان و گەڕانەوەی ئەو نەوتە بۆ حکوومەتی عێراقی و فرۆشتنی لە ڕێگەی سۆمۆ و هەروەها بەشداری پێکردنی حکوومەتی عێراق لە بەڕێوەبردنی شێڵگەکانی هەرێمی کوردستان و دانی مافی هەرێمی کوردستان لە مافە دارایەکانی و هەروەها شایستەی کۆمپانیەکان و بەڕێوەبردنی شێڵگەنەوتیەکان بە هاوبەشی کاردانەوەیشی زۆری لە نێوخۆی هەرێمی کوردستان هێناوەتە ئاراوە. زۆرێک لە چاودێران وها بیر دەکەنەوە کە پێویستە هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بە لۆژیکی یاسا و دەستور تەماشای ئەم پرسە بکات. ئەگەر بۆ لۆژیکە تەماشا بکرێت ئەوە بەرژەوەندی هەرێمی کوردستانە کە ئێستا دادگای باڵای فیدرالی ئەم بڕیاری دەرکردووە. بەڵام نەخێر بەشێکی دیکە لە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و چاودێرانی دۆخی هەرێمی کوردستان دەڵێن ئەمان بە لۆژیکی سیاسی بیر دەکەنەوە. بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی عێراق بە بڕیارێکی تەواو سیاسی لەسەر هەرێمی کوردستان و بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و قۆرەخکردنی سامانە سروشتیەکان لە هەرێمی کوردستان لە قەڵەمەدا. کاردانەوەی ئەم بڕیارە چۆنە بێ لە داهاتوو هەرێمی کوردستان چۆن دەتوانێت لە چارچێوەی دەستور و هەروەها مافە یاسایەکانی خۆی کە چەسپیوە لەنێو دەستوری هەمیشەیە عێراقدا ئەم بابەتە و ئەم پرسە بە لۆژیکیشی عەقڵانە لەگەڵ بەغدا و حکوومەتی عێراقی یەکلا بکاتەوە. ئەم شەو گفتوگۆکەی لەسەر ئەم پرسە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاگاری جەباری یاساناس کە لە کەرکووکەوە لەگەڵمای کاگاری سڵاوت لێبێ، هەروەها برای بەڕێزمان کاک شوان محەممەد چاودێری سیاسی کە بەڕێزیشان لە شاری هەولێر و لەگەڵمایە. کاک شوان سڵاو لە جەنابی شەبێت. کاگاری جەبار ئەگەر سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەم، هەمیشە کاتێک کە بڕیارێک لە بەغداوە دژی هەرێمی کوردستان دەرچووە، خەڵکی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان بە گشتی یعنی بە بڕیارێکی سیاسی ئەبینن بەرامبەر بە بەرژەوەندیەکان و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان کە زۆر جار خۆشی لە چوارچەوەی دەستوری دابینیوەتەوە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان. ئەتوانین بڵین مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان ئێستا بە تایبەتیەگە لە چوارچەوەی ئەم بڕیارەی دادگای باڵای فیدرالی عێراق کە لە دوێنێەوە دەری کردو تەماشا بکەین، ئەتوانین بڵین بڕیارێکی دەستوریە و یاساییە بەرامبەر بە مافەکانی هەرێمی کوردستان و بەرژەوەندی هەرێمی کوردستان و خەڵکەکەی تێدا یاخودنا. بەڵێ سڵاو بۆ ئێوە ئەوە سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی کورسات و سڵاو ئەنێرم بۆ میوانە بەڕێزەکەت لە هەولێرەوە. ئەوەی ڕاستی بێ محکمەی ئیتیحادی لە دوای پەسەندکردنی هەڵبژاردنەکانەوە دەرەنجامی هەڵبژاردنەکانەوە لە ماوەی ڕابردووە کۆمەڵێ بڕیاری چارەنووساسی دەرکردووە و خۆمان نەزانین ئەوەی کەوا لە ماوەی ڕابردووە ڕووی داوە و بڕیاری لەسەر دراوە محکمەی ئیتیحادی ئەگەر بەراوردی بکەین بە ماوەکانی ڕابردوو و ساڵانی ڕابردوو ئەم ماوەیە لە دوای پەسەندکردنی دەرەنجامەکانی هەڵبژاردنەوە زۆرترین بڕیاری دەرکردووە و هەر بڕیارێک لە ئەبینین لە بەرژەوەندی لایەنێکی سیاسیە و ئەو لایەنە سیاسیە لەوانەیە بەدڵی بێ و بڵێت ئەمە بڕیارێکی دەستوریە. وەک بینیمان ئەگەر بگەڕێینەوە بۆ ماوەی ڕابردوو لە کاتی دانیشتنی جەلسەی یەکەمی پەرلەمانە بە هەمان شێوەتانە لە جەلسەکە دراتانە لە دانیشتنەکە درا، بەڵام محکمەی ئیتیحادی دوای مشتمڕێکی زۆر دوای ئیجراعاتە قانونیەکان بڕیاری بە دەستوری بوونی دانیشتنی یەکەمدا لە ئەم لێرەدا کۆمەڵێ لایەن کۆمەڵێ هێز و لایەنی سیاسی دەستخۆشیان لە محکمەی ئیتیحادی کرد و بە بڕیارێکی دەستوری ناویان برد و پشتگیری محکمەی ئیتیحادیان کرد. تەنانەت کار گەیشتاوەی کەوا توییتی لەسەر بکەن و دەستخۆشی لە محکمەی ئیتیحادی بکەن کە بڵێن هیوایەک ماوە کەوا یاسا لەسەروی هەموو شتێکەوەیە. ئەمە لەلایەک ئێستا دوا بڕیار کە محکمەی ئیتیحادی دەری کردووە بێگومان بە هەمان شێوە کۆمەڵە لایەنی شۆک کردووە لەوانە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی تووشی شۆکێک بووە، بەڵام بەڕاستی من بەلای منەوە زۆر ئاساییە لەبەر ئەوەی محکمەی ئیتیحادی ئیستینادی کردووەتە سەر کۆمەڵی مادەی دەستوری. ئەتوانم بڵێم ئەم بڕیاری محکمەی ئیتیحادی
هەم یاساییە هەم لۆژیکی یاسایی تایە و هەم لۆژیکی سیاسیشی تایە بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ یاسایەکەی ئەم پاڵپشت بە مادەی سەودە لە دەستوری عێراقا باس لەوە ئاکات کەوا دەستور کە اختصاص و سڵوتاتی داوە بە حکوومەتی ناوەند حکوومەتی ئیتیحادی کەوا اختصاصاتی حەسری بۆ کۆمەڵێ شت هەیە کەوا هەرێم نیەتی حکوومەتی هەرێمی نیەتی من نامێ بچمە ناو تەفاسیلی مادەکەەوە بەڵام لەوانە ئەوش سیاسەتی نەوت و غازە و فرۆشتنی و سیاسەتی تیجاری خارجی و سیادیە کەواتە لێرە بۆمان دەرکەوت محکەمەی ئیتیحادی پاڵپشت بە مادەی 110 دەستوری عێراقی کە ئەڵێ سیاسەتی یا داڕشتنی سیاسەتی خارجی بۆ فرۆشتنی نەوت لە سەلاحیات و مەهام و اختصاصی منە نەک حکوومەتی هەرێمە ئەلێرە حکوومەتی هەرێمی گرتووە دوجار هاتووە پشتی بەستووە بە مادەی 111 هەمان دەستور کە دەستوری هەمیشەی عێراقا کە ئەڵێ نەوت و غاز مافی هەموو گەلی عێراقا لە هەرێم و لە هەرێمەکان و لە پارێزگاکان دواتر پشتی بەستووە بە مادەی 112 کە دیسانەوە لێرەیە کۆمەڵێ مافی داوە بە حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێمی کوردستان کەوا لەگەڵ حکوومەتی ناوەندا بتوانن سیاسەتی نەوت و غاز داڕێژن و دەرکردنی و تەوزیعکردنی بەسەر کۆمەڵانی خەڵکی عێراق و کوردستانە و دوجار تەتەوڕکردنی کۆمەڵێ شت هەیە کە بەدەر لەو اختصاصە حەسریانە کەوا لە مادەی 110 باسی کردووە ئەوەی کە بەلای منەوە گرنگە بڵێم ئەم بڕیارەی دوایی کە محکەمەی ئیتیحادی دەری کردووە لە 4 خاڵ پێکاتوە خاڵی یەکەم ئەمە ئاماژەم پێکردوە خاڵی دووەم زۆر یعنی پێم وابێ بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانم بڵێم بۆ منیش ناخۆشە کەوا بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە هاتووە کە باس لەوە ئاکات کەوا باس لەوە ئاکات کە ئیلغای قانونی یاسای نەوتوگازی هەرێم کە ژمارە 22 ساڵی 2007 ئەم بڕیارە پێم وابێ بە جۆرێک لە جۆرەکان ئەچێتە قاڵبی نادەستوریەوە لەبەرچی لەبەرەوەی لە مادەی لە مادەکانی دەستور باس لەوە کات کە هەرێمی کوردستان بۆی هەیە یاسا دەربکات ئەو یاسانی کەوا پێش حکوومەتی ناوەند دەرکراوە لە هەرێمی کوردستان ئەو بە شەرتێک تعاڕوز نەکات لەگەڵ ئەو یاسانی کەوا لە ناوەندا تا ئێستا ئێمە لە بەغایە بەس بیەڵامە تەواو کە بۆی بە چاڕوونیەک بۆ بینەران هەبێت قانونی نەوت و گازمانیە لە عێراقا و مسودەمان هەیە و ئەمان پاڵپشت بە یاسای 101 ڕێخستنی نەوت و گاز لە عێراقا کە ژمارە 100 کە بۆ ساڵی 1976 ئەگەڕێتەوە و ئەمەش کەم تەرخەم دیسان کەم تەرخەمیەکە بۆ لە حزب لایەنە سیاسیەکان بۆ ئەندام پەرلەمانەکان کە لە ماوەی ڕابردووە نەیان توانیوە لۆبیەکی وا دروست بکەن یاخود تانەیەکی وا لە پەرلەمانی عێراق یاخود شتێکی وا لە پەرلەمانی عێراق بکەن بۆ یاسایە بێنن ئەلغای بکەنەوە یا تانی لێدە لە محکەمەی ئیتیحادی بۆی ئەو یاسایە ئەلغا بکەنەوە بۆی یاسای حکوومەتی هەرێم زاڵتر بێ بەسەر ئەم یاسایە کە پاڵپشتی محکەمەی ئیتیحادی پشتی بەستووە بەم یاسایە و ئیلغای یاسای نەوت و غازی کردووە ئەمە خاڵێکیان خاڵێکی تریان وەزارەتی نەوتی عێراقی یعنی ئەوە کردووە کە لەگەڵ هەرێمی کوردستان چاودێری دیوانی چاودێری مالی کە سەرپشت کردووە کە بتوانن تدقیق لە مەلەفاتی نەوت بکەن تدقیق لە عقودی نەوت بکەن کە بە درێژای ئەو چەند ساڵە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تعاملی پێوە کردووە ئەمەش خۆی بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان پێم وابێ کێشەیەکی سیاسی و کێشەیەک بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش دروست دەکات لەبەرەوەی پێم وابێ لە ماوەی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان پابند نەبووە بە کۆمەڵە ئیلتیزاماتەوە چجا ئێستا بێت مەلەفی نەوت بەو زەقیە بدا بەدەست وزارەتی نەوتی عێراقەوە و دیوانی چاودێری ڕقابەی مالی زۆر باشە دەست خۆشکاگە یاری بۆ کۆمەڵە پرسی دیکە بە تایبەت لە ڕۆی یاسایی و دەستوریەکە و دێمە خزمەت جەنابەت بەڵام با بچینە لای کاکشوان محەممەد کاکشوان ئەین بڕیارەکانی دادگای فیدرالی دادگای باڵای فیدرالی و لە هەر جۆرێک لەم جۆرە دادگایە کە لە هەر وڵاتێکەیە کە بڕیارەکانی دەرەکە بڕیاری تەواو دەبێت جێبەجێ بکرێ و ڕەتکردنەوەی ئەستەمە ئێستا کەواتە بە دەرکردنی بڕیاری دادگای باڵای فیدرالی ینی هەرێمی کوردستانی خسۆتە بەر ئەمرێکی واقع کە لابد منه دەبێت ئەو بڕیارە جێبەجێ بکرێت بەڵام یعنی بینەوە تا لە هەرێمی کوردستانەوە کاردانەوە هەیە کاردانەوەکانیش بە ئاراسی ئەوەیە کە ینی ئەم بڕیارە بڕیارێکی نادادپەروەرانەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان
بەڵامی خۆتا لە ڕۆ دەستوری و یاسایەکەەوە گەر شیکردنەوەی بۆ بکەیت تا ڕادەیەک ئەتوانین بڵین ینی ئەو پشتی بەستۆ بە کۆمەڵێک مادە و ئەحکامی دەستوری وەکو کاگایی ئاماژەی پێدا ئەتوانین بڵین کاردانەوەکانی هەرێمی کوردستان لە بەرامبەر بڕیارەکەی دادگای باڵای فدرالی کە کاردانەوەیشی تا ڕادەیەک سیاسیە لە ڕووی دەستوریەوە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان شیکردنەوەیشی بۆم بڕیاری دادگای باڵا نەکردووە لە جێی خۆیەتی کاکشوان زۆر سپاس دەستخۆش سڵاو بۆ بینەرانی بەڕێزی کورسات بۆ میوانەکەتان دیارە من دەمەوێت تۆزێک بچمە پێش بڕیارەکە بگەڕێمەوە بۆ ڕابردوویەکی تر هەم بڕیارەکە و هەم ئەو وەزعی کە لە عێراق و لە ناوچەکە و لە کوردستان هەیە ئەم بڕیارەی کە دادگای باڵای با بڵێن فیدرالی عێراق دەری کردووە تا حدێک پێشبینی کراوە هاوڕێم پێشتر زۆر جوان باسی کرد کە لە ماوەی ڕابردوو بەتایبەت لە دوای هەڵبژاردنەکان دادگای اتحادی عێراق کۆمەڵێک بڕیاری بە پەلەی دەرکرد ئەمە ئەو ڕاستیەمان پێڵێ کە لە عێراقدا دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی پەرلەمانی هەموو ئەمانەی کە لە عێراقەیە بە مەراحلی تەبیعی خۆی تێناپەڕێ و کۆمەڵێک مشەوەشیان پێوە دیارە و دەستێوەردانی دەرەکی تێدایە و حساباتی سیاسی و تەسفیە سیاسی لەو ڕێگایانەوە ئەکرێت دیارە ئێمە پێمان وایە ئەم بڕیارە بە تایبەتی من بەشە یاسایەکەی بۆ هاوڕێم زیاتر بەجێ دێڵم چونکە اختصاصی من نییە من اختصاصی ترمەیە بەڵام بە تەکید ئەم بڕیارە خاڵی نییە لە کۆمەڵێک بابەتی سیاسی و ئەم کەیسا کەیسێکی مناقەشەکراوی ڕابردووە و خودی شکاتەکە لە ساڵی 2012 دەست پێەکە و ئەم دادگایە گەڕاوەتەوە بۆ یاسایەکە لە سەردەمێکی زۆر کۆنا دەرکراوە و ئەم دادگایە دەبواە بەر لەوە بیپرسایە بۆ پەرلەمانی عێراق دەسەڵاتی یاسادانان لە عێراق ناچێت بابەتێکی یاسایی لەبارەی پرسینەوە دەربکە بۆ ئەگەڕێتەوە بۆ دەقێک کە زۆر کۆنا ڕەنگە کۆمەڵێک پرسیاری لەسەر بێ لەلایەکی تر مەسلەی کەیسینەوەت یەکێک لە کەیسە هەرە گرنگ و حساسەکانە کە لە ڕابردووش لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق جێگای نیقاشێکی یەکجار زۆر بوو و هەر ئەم کەیسەش بوو وای کرد کە پەیوەندیەکانی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە ئاستێکی خراپ لە عیلاقاتێکی تەندروست ئەم جارە ژواکەکەەوە عیلاقاتێکشوان پێشبینی کراوە چونکە بە لێکدانەوە بۆ بابەتی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و بە بابەتی ئەوەی کە ئیرادەی سیاسی لە عێراق ئیرادەی نخبەی دەسەڵاتدار لە عێراق لە بەرامبەر پرسی مافەکانی ملەتی کورد لە عێراق و بەرامبەر کوردستان وەکو هەرێمێک وەکو ملەتێک وەکو جوگرافیایەکی دیاریکراو کە لە ڕابردوو ئەمانە تەجروبە کراون و بەپێی ئەو تەجروبانە ئەم ململانیانە بەردەوام دەبێ و ئەوەی کە شایستەی ملەتی کوردە وەکو ملەتێک کە لەسەر جوگرافیای خۆیەتی ئەوان ڕەوای نابینن کە ڕەوای نابینن ئەم جۆرە پێکدادانان لە نێوان ئەم دوو پێکاتەیە بەردەوامە بێ و ئێمە پێمان وایە دەمەوێت ئیشارەت بەوەش بکەم بەڕاستی پرسی نەوت لە کوردستان پرسێکی زۆر ناشەفاف ناجۆر و پرسێک بوو بەڕاستی لە بابەت ئەوەی کە لە ساڵی 2009 کە بەڵێندرا بە خەڵکی کوردستان بە حزبە سیاسیەکان بە هەموو لایەکە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم پرسی نەوت خۆی سەرپەرشتی بکە خۆشگوزەرانی و خزمەتگوزاری بۆ ملەتەکەمان دێنێتە ئاراوە بەڵام بەداخەوە لە ماوەی 12 ساڵی ڕابردوو ئەم پرسە نەک خۆشگوزەرانی نەهێنای ئاراوە بەڵکو کۆمەڵێک مەشاکلی زۆر گەورەی دروست کرد و بە دەلیلی ئەوەی کە حکوومەتی هەرێم دەڵێ ئێمە ئێستا خاوەنی 30 ملیار قەرزارین 30 میلیارد دلار قەرزارین لە بابەت ئیدارەدانی هەرێمی کوردستان کەواتە ئەمە وای کردووە لە ئێستادا خەڵکێکی یەکجار زۆر پەنا بۆ ئەوە بەرێ پێی خۆشە حکوومەتی عێراق و دەسەڵاتی با بڵێن فیدرالی لە بەغا بێت ئەم کەیسە لە دەست حکوومەتی هەرێم دەربکە دیارە بەڕاستی ئەمە ڕەدەرفعلێکە لەلایەن خەڵکەوە بەڵامی بەتەواوەتی بڕیارەکەی دادگای باڵای فیدرالیش ناڵێ ئەم کەیسە لە دەست هەرێمی کوردستان دەرێنین یانیاڵێ بە هاوبەشی کێڵگەنەوتیەکان بەڕێوە ببرێت و وەکو برام کاگاری ئەحمەد ئاماژەی پێدایانی دەڵێ بە دەستگای چاودێری بەغدا بێ بە دوواداچوون کە بۆ ینی مەلەفی نەوت ئێخۆ ینی هەرێمی کوردستان ئەگەر ئەم هەنگاوە لەگەڵ بەغدا بچێتە پێشەوە ئێخۆ لەوە چ لە بەرژۆندی هەرێمی کوردستان بێ ینی بەغدا ئەو کاتە
مەلەفی نەوتی هەرێمی کوردستان زیاتر بە قانونی دەکات و بە شەرعیتر دەکات و ینی ڕێگەی یاوە کە نەوتەکەش بچێتە دەرەوە هیچ ڕێگریێکیشی نەکردووە یعنی بە تایبەتی لە بڕیارەکە ئاماژە بۆ نەکراوە. لە ڕاستیە بڕیارەکەی دادگا ڕعایەتی میزانیەی 2020 حکوومەتی فیدرالی کردووە چونکە لە میزانەی 2020 دەسەڵات بە هەرێمی کوردستان دراوە نەوت دەربێنێ و تەزدیری کاوە بیفرۆشێت بەو ڕێکەوتنەی کە 250,000 بەرمیل نەوت پارەکەی یان نەوتەکە تەسلیمی سۆمۆ بکە. بەڵام لە ڕاستیە بۆ وڵامی پرسیارەکەی جەنابێت بە تەئکید ئەمە دوو بەشە. بەشی یەکەمیان ئەوەیە کە ئێمە پێمان وایە ینی هەر دەست بۆ بردننی لەلایەن حکوومەتی عێراقەوە جۆرێک لە قورخکاری دروستە بێ، بەڵام جۆری دووەمیان بە تەئکید ئێمە پێمان وایە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە تەدقیق بکرێت، چاودێری بکرێت و بفرۆشرێ و پارەکەی بخرێتە سندوقێکەوە کە دوجار بۆ خزمەتی خەڵکی کوردستان. چونکە من دەمەوێت لێرە ئیشارەت بە شتێ بدەم. هەرێمی کوردستان حکوومەتەکەی و پەرلەمانەکەی و دەسەڵاتە سیاسیەکەی چەندین ساڵە نەیانتوانی ئەم پرسە بە خزمەت خەڵکی کوردستان بشکێننەوە و سندوقێکیان دروست کرد بەناوە کە سندوقی سەرچاوی داهاتی نەوتە بێ و ئەو سندوقا ئەخرێتە خزمەتی خەڵکەوە، بەڵام ئەو سندوقە تا ئێستا نە ستافی بۆ دانراوە و نەخرایە کارەوە و نە کەس باسی شێکە و داهاتی نەوتیش لە کوردستان نەبووە سەرچاوی خۆشگوزەرانی بۆ خەڵک، بەڵکو بۆ هۆی مایەی نەهامەتی بۆ خەڵکی کوردستان. لەبەرەوە خەڵکی کوردستان وەکو ئەڵێ لەو بینە چشماوە، ینی لەلایەک پێی ناخۆشە حکوومەتەکەی هەرێمەکە دەسەڵاتەکانی کەم بێتەوە و حکوومەتی عێراق هەیمەنەی زیاتری هەبێ. ئێمە دەزانین ململانەیەکمان هەیە لە نێوان پێکاتەی کوردی و پێکاتی حکوومەتی عێراقی کە عەرەبەکات. ئەم ململانەیە لە ڕابردوو ململانەیەکی تاڵ بووە، تەجروبەیەکی تاڵ بووە. ئێمە نامانەوێت بە هیچ شێوەیەک بگەڕێنەوە بۆ ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقی و ئێمە دەمانەوێت حکوومەتەکەی خۆمان دەسەڵاتی زیاتری هەبێ، هەنگاوی باشتر بنا بۆ پێشەوە، خاوەندەراتی لە ملت و لە خاک و لە جوگرافیای خۆی بکە. بەڵام بەداخەوە ئەو فرسەتە درا بەم حکوومەتە، بەڵام ئەم حکوومەتە نەیتوانی ئەوەی پێویستە بۆ خەڵکی کوردستان بیکات. بۆیە لە ئیستادا خەڵکێکی زۆر پێی وایە شتێکی زۆر باشە، بە تایبەت موچەخۆران لە کاتێکە ئێمە ئەم بابەتە تاوتویەکەین 12-13 ساڵە کەیسی نەوت بە تەواوەتی لە بەردەسی ئەم حکوومەتەیە و خەڵکی کوردستان بە تەواوەتی لە سایی ئەم کەیسەیە چۆتە دواوە و موچەخۆران موچە وەرناگرن، کێشەی کۆمەڵاتی دروست بووە، کێشەی ئەزمەی مالیە دروست بووە و حکوومەتەکە بۆ خۆیان ئەڵێن 30 میلیارد دۆلار قەرزارین کە ئەمە کارەساتێکی گەورەیە بەڕاستی و ناشەفافێتەکەش لەو لایە بۆستێ بەڕاستی. دەست خۆشکاک شوان دێم و خزمەت جەنابەت بۆی کە هەڵوێستی هەرێم چی بێت لەمڕۆ لایەنە سیاسەکان بە چ ئاراستەیەک هەنگاو بنێن، چونکە ینی هەر لایەنە و قسەی خۆی هەیە لەو بارەیەوە. کاک ئاری ئەحمەد، ینی بۆ نمونە ئێستا هەر لە دوای بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق بە سەرجەم لایەنەکانەوە این کاردانەوەیان هەبووە بووی و مقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدری ژین لە تویتێکدا داوا کات کە بە تایبەتی پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق دانیشتنی خۆی بکات و بە تایبەتی لەسەر پرسە یاساییەکان و هەروەها دەرکردنی هەندێک بڕیار قسەی هەبێت و هەڵوێستی هەبێت، چونکە و دەستگایەکی تەشریعیە. ئێسێمە کێشەی هەرێم و بەغدا ئەوەیە کە بە تایبەتی لەسەر بواری نەوت، ینی یاسای نەوت و غاز تاوەکوسەر لە پەرلەمانی عێراقەوە دەرنەکراوە. پێت وایە ئەم هەنگاوی کە لە ئێستادا دادگای باڵای فیدرالی ناوێتی ئەبێتە پاڵنەرێک بۆی کە لە داهاتوویشی نزیکدا پەرلەمانی کوردستان، پەرلەمانی عێراق ببرۆ زوو دووبارێکەمەوە پەرلەمانی کوردستان، پەرلەمانی عێراق ئەتوانێت یعنی بە زووترین کات یاسایەک دەربکا بۆ نەوت و غاز و لەو چوارچێوێدا ینی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراقی شارەسەر بێ لەو ڕۆوە. بەڵێ وە ڕاستی بێ من پێشەوەی وڵامی پرسیارکەت بمەوە مێ باس لە قسەیەک زیاد بکەم بۆ قسەکانی کاکشوانەویش باسی ناشەفافیەتی کرد. من پێم وایە لە هەرێمی کوردستان لە 4 کە زیاتر لە 5 کە زیاتر تێناپەڕێەوەی کەوا مەلەفی نەوت ئاگای لە مەوزوعی مەلەفی نەوتە، یعنی تۆ
بينە بەر چاو خۆت وەزیرەکانت ئاگیان لە مەوزوعی مەلەفی نەوت نەبێ و ئاگیان لەو عەقدانە نەبێ لەو سەفەقاتانە نەبێ کە لە بابەتی نەوت و گازا کراوە ئەمە خۆی بۆ خۆی کارەساتێکە بەڕاستی لە هەرێمی کوردستان ڕوو ئەدا. يعني تصور نەکەن کە من لە ڕووی ئەوەی کە ڕوو ئەدا پێم خۆش بێ بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی وەک باسم کرد لە ڕووی یاسایەکەوە لە ڕووی دەستوریەکەوە بڕیارەکەی محکمەی اتحادی هیچ گرفتێکی یاسایی نییە جگە لەوەی کەوا ئەچێتە قاڵبی سیاسیەوە لەبەرەوەی تەوقیتێکی باش نەبوو بە حکمیەوەی کەوا ئەم کەیسەیە پێم وابێ پێش 10 ساڵ ئەم کەیسەیە لەلایەن وزارەتی نەوتی عێراقەوە براوەتە محکمەی اتحادی کە بۆ ئێستا هەڵەدرێتەوە بڕیاری لەسەر ئەدرێ ئەمیش من پێم وایە هۆیەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو ململانەیە بۆ سراع ململانی لە نێوان هێز و کوتلەکانە هەیە لە عێراق و هێز و لایەنان سیاسیانەی کەوا لە هەرێمی کوردستان بابەتی سەر و کۆماریان زۆر زاخ کردەوە و ئەمانیش ئەمان بە دەرفەت زانی بۆیە ئەم بڕیاریان دەرکرد وەک پێم وتن من تەسەوەڕ ئەوە نەکەنکەوە من بڕیارێکی لەو جۆرەم پێ خۆش ڕێخۆشکەر ئەبێ ڕێخۆشکەر ئەبێ بۆ ئەوەی کەوا محکمەی اتحادی یاخود ئەو کەسانی کەوا ئەم بابەتیان وروژاندووە بۆ ئەوەی بابەتی زیاتر دژی هەرێمی کوردستان بۆژێنن و بڕیاری پێوەرگرن لەبەرەوەی بیرمان نەچێ محکمەی اتحادی محکمەیەکە یاسای بۆ دەرکراوە و بە پێی مادەی 92 لە دەستوری عێراقا 92 93 94 باس لە محکمەی اتحادی ئەکات کە دامەزراوەیەکی سربەخۆیە ئیداریەن و مالیەن دواتر کۆمەڵی اختصاصاتی باس کردووە یەکێک لەو اختصاصانەی کەوا ئەم بڕیاری پێ دەرکراوە اختصاصی محکمەی اتحادی بڕیارەکانی باتە و کۆتاییە تانەش هەڵ ناگرێ و من پێم ببوورە پێم سەیرە یعنی کۆمەڵە لە سیاسی کۆمەڵی لەلایەنی سیاسی لە هەرێمی کوردستان باس لە نادەستوری ئەم بڕیارە ئەکەن خۆی محکمەی اتحادی بۆ ئەوە دروست بووە کەوا چاودێری نادەستوری یاساکان بکە لە خاڵێکشە باس لەوە ئەکات کەوا محکمەی اتحادی بۆ دروست بۆ اختصاصی ئەوەیە کەوا تەفسیری ئەو نصوصە قانونیانە بکە کە ڕوون نین ئیتر نادەستوری چی ئەبوایە یعنی ئەبوایە هەرێمی کوردستان نوێنەری هەرێمی کوردستان ئەو حزب لایەنانە سیاسیانی لە هەرێمی کوردستان ڕاوێژکاری یاساییان هەیە لژنەی یاساییان هەیە لە پەرلەمان عێراق بەجددی بەدەم ئەم بابەتەوە بڕۆشتین و لە دێر زمانەوە ئەم بابەتیان کاگەری خۆشت ئاماژەت پێدانی لە قسەکانی پێشرا لە محکمەی اتحادی یعنی من پێم سەیرە کە ئامادە نابن لە محکمەی اتحادی خۆی کێشەکە لە تەوقیتەکەیت یوکو جەنابی شدوتە ینی کاریگەری دادگای فیدرالی بە ینی ڕەوشە سیاسیەکەەوە هەیە بۆیە ینی هەرێمی کوردستانیش بۆ چاوە سەیرێکە کاڵێ بڕیارێکی سیاسیە و ینی موسەیەسە بڕیاری دادگای باڵی فیدرالی ئەگەر ئێمە سێر بکەین و تەماشا بکەین ئێستا هەر بڕیارێک دەربچێت دژی هەر لاەن و لایەنێک یان هەر کوتلەیەکی سیاسی بێگومانێکەنە قاڵبی ئەگەر یاسایش بێ بێگومانێکەنە قاڵبی سیاسیەوە لەبەرەوەی ڕەتفعلەکە وایە ڕەوشەکە وایە تەشەنوجاتێکی حزبی تەشەنوجاتێکی لە دوای هەڵبژاردن تەشەنوجاتێکی حزبی تەشەنوجاتێک لەبین لە حزب و لایەنە سیاسیەکانە دروست بووە هەر بابەتێکی یاسایی ڕوو بدات ئەیکرد بە قاڵبی سیاسی ئەمە سەبارەت بە ئەم بابەتاوە دووەم پێم وابێ هەرێم ئامادە نەبووە لە محکمەی اتحادی و بەرگری لە خۆی بکە و دفوعاتی قانونی خۆی پێشکەش بە محکمەی اتحادی بکە یعنی محکمەی اتحادی چی بکە یعنی پێم وابێ 10 ساڵە محکمەی اتحادی چاوەڕێی هەرێمەکە لەبەرەوەی لەوانەیە هەلێکی بداتێ بۆی ڕاوێژکاری یاسایی حکومەتی هەرێم لە محکمەیە ئامادە بێ و دفوعاتی یاسایی خۆی بەڵکو توانیمان ئەو داوایە ڕەت بکەینەوە لەبەرەوەی پێم وتن ئەمان پشتیان بەستووە بە یاسایەکە هی کاتی ڕژێمی سەدامە ئەمەش بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان ئەیتوانی دفوعاتی قانون پێشکەش بە محکمەی اتحادی بکە لەو ڕۆوە ئەگەرێکی هەبوو کە ئەم داوایە ڕەت بکرێتەوە بابەتێکی ترمان هەیە بابەتی دادوەرەکان کە لە مادەی قانونی محکمەی اتحادیە زۆر بەوازحی هاتووە کەوا ڕئیس محکمەی اتحادی دوای ئەوەی کەوا جەلسە ئینعقادی جەلسە ئەکا و دانیشتنی محکمەی اتحادی ئەکات ئەڵێ لە مادەی 5 هاتووە ئەڵێ ولا يكون انعقاد المحكمة صحيحا إلا بحضور جميع أعضائها واتا همو أنداماني محكمة اتحادي آمادنا بل محكمة اتحادي جلسك صحيح نابي بيم وايا دو دادوري كرد لمحكمة اتحادي أندامن بيويز بو أو دو أندامية أصلا نشنا جلسك وبوي صحيح نابي دواجر أوانش تروي ثاني كل بابتك
تەرەوییان کرد لە بابەتەکە و پێم وا بێت تەجیلە بوو بۆی حزبولایەنە سیاسەکان مشورێکی خۆیان بخۆن هەر هیچ نەبێ ئامادە بن لە محکمە اتحادیە باشەکەیانی ئەو دوو دادوەرە ببورێت خواڵە باەک پرسیاریکە لێ بکەم کاگەر یانی ئەو دوو دادوەرە ئەو ڕاستەیە یاساییان نەئەزانی کە چوونەتە ناو دانیشتنەکەەوە بێگومان ئەیانزانی بەڵام کە چوونەتە جەلسەکەەوە من بە بۆچوونی من کە چوونەتە جەلسەکەەوە ئەوان وایان تەسەور کردووە کە وەکو چۆن ئێمە تەسەورەکەین کەوان پاڵپشت یان پشت ئەبەستن بە یاسایەکی کۆنی کات ڕژێمی سەدام یعنی پێم وا بێ محکمەی اتحادی بە جۆرێک لە جۆرەکان ئەیتوانی ڕەدی داواکە بکاتەوە بەڵام وەکو پێم وتن ئەشیە لایەنێکی سیاسی یان فشارێکی سیاسی لە پشت ئەم بابەتەوە بێ بەڵام وەکو یاساییە بەڵام ئەشیە ینی پێم وا بێ دادوەرەکان بیریان لەوە کردوێتەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەمە بڕیارێکی قورسە دژ بە حکوومەتی هەرێمی کوردستان لەو باوەڕیان نەبوونە ئەم بڕیارە دەرکەن بەڵام کە دەست برا بۆ ئەم بابەتە بڕیاری لەسەردرا و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕێی بڕیاری ترش بکە ترس لەوەیە لایەنێکی سیاسی لەگەڵ تەحالوفەکانیە لەگەڵ هاوپەیمانەکانیە کۆمەڵێ خاڵی ئیمزا کردووە یەکێک لەو خاڵانە پرۆژەی هەموارکردنەوەی دەستورە کە ببرێتە پەرلەمان یعنی ئەمە غەڵەتێکی سیاسی حزبی یعنی زۆر خەتەرناکە زۆر مەترسیدارە بۆ هەرێمی کوردستان کە تۆ باس لە هەموارکردنەوەی دەستور بکەیت کەوا کۆمەڵی مادەی هەیە لە بەرژەوەندی کووردە یەکێک لەو مادە سەرەکیانی کەوا ئێمە هەموو جارێ شەڕی لەسەرەکەین کەوا پەیوەندی بە شوێنە جێناکۆکانەیە کەوا پێوترێ مەناتقی متەنازع عەلەیکە مادەی 140 تۆ چۆن غەڵەتێکی سیاسی حزبی وا ئەەکەی ئەمە لەلایەک دوو با بێمەوە سەر پرسیارەکەت بیرم بچێ پرسیارەکەت ئەوە بووکەوە ئایا پەرلەمانی عێراق هەوڵەدا بۆ تەشریعکردن و ئەزدارکردنی یاسای نەوت و غاز لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی عێراق بێ من پێم وایە دوای ئەمە یعنی نیەتێک هەیە لەلایەن ئەندام پەرلەمانەکانەوە لەبەرەوەی بابەتەکە زیاد زەق کرایەوە نیەتێک هەیە لەلایەن ئەندام پەرلەمانەوە هەوڵ بدەن بۆ تەشریعکردنی یاسای نەوت و غاز لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی عێراق بەڵام لەمەیشا دووبارەی ئەکەمەوە پێویستە لەسەر ئەندام پەرلەمانە کوردەکان زۆر بەباشی دراسەی بابەتە یاسایەکە بکەن و کۆمەڵێ هەڵە هەیە لە ڕابردوو کردویانە لە بابەتی هەڵبژاردنە لە بابەتی قوانینی موازنەیە لە بابەتی پێشمەرگەیە لە بابەتی بودجەیە ئەم هەڵە دووبارە نەکەنەوە تکایان لێکم بەڕاوێشکردن لەگەڵ کۆمەڵی یاساناسا بۆی تووشی ئەو هەڵە یاسایە نەبن لە پەرلەمانی عێراق بۆ بابەتی تەشریعکردنی یاسای نەوت و غاز دەست خۆش کاگە ئاریجان دێمە خزمەت جەنابەت کاگە شوانیانی بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان ئەین زۆر باش لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان دەزانن کە لە دەستوری عراقی هەمیشەیدایە جێی کراوەتەوە چکە بۆ خۆیان بەشێک بوون لە نووسینەوەی ئەو دەستورەوە خەڵکی هەرێمی کوردستانیش بەشێک بوون لەوەی کە دەنگیان نا بەم دەستورە ئێستا ئێمە ینی بۆ درک بەوە ناکەین کە کۆمەڵێک ماف و کۆمەڵێک شایستەی دەستوریمان هەیە کە هی خەڵکی کوردستانە پێویستە لە دەستورەکەی ئەوکو خۆی جێبەجێ بکرێەوە نەکراوە کە نەکراوە ئێمە بۆ لە ڕابردووە نەمانتوانیەوە پەنابەرینە بەر دادگا باڵەکانی عێراق بە تایبەتی دادگای باڵای فدرالی کە بڕیارێک لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان دەربکات لەبەر ئەوەی کە بۆ تۆ لە دەستورە ماف و شایستەت هەیە بەڵام حکوومەتی عێراق نەیداوە ئەی ئێستا خێرە بۆ کە دادگای باڵای فدرالی ئەین لەسەر هەندێک ماف و یاسای دەستوری دیکە دێتە جواب هەرێمی کوردستان دەیکا بەم هەرایە بەڕاستی لە ڕاستیە نوێنەرانی کورد لە بەغا تا ئەم لەحزەیەش زیاتر بریتی بوونە لە دوو پارتی سیاسی و کەم تا زۆریش چەند لایەنێکی تر نوێنەریان چۆتە بەغا تەجروبەی ئەم جارە لەسەر سەرۆکۆمار طبعا ئەمە نەک یەکەم جارە لە 2005ەوە تا ئێستا ئەم دوو هێزە سیاسیە کە زۆرینەی دەنجی خەڵکی کوردستانیان پێ بۆ چوونەتە پەرلەمان شەڕەکانیان لەسەر پۆست و پارە بووە من جارێککە نمونەی کتێبەکەی پۆڵ بریمەر دێنمەوە کە ئەڵێ حەزەکەم خەڵک جۆ لەم قسەی ڕابگرێ هەستێکی لێ ڕابگرێ ئەڵێ خۆمان حاضر کرد بۆ مفەوەزات لەگەڵ کورد تیمەکەم ڕاستپارد کە هەموو بەشەکانی یاسایی و چی حاضر بن بەیانی گفتوگۆیەکی چڕوپڕمان لەگەڵ نوێنەرانی کوردە بێ ئەڵێەوەی تەسەورم نەکرد نوێنەرانی کورد ئێمە چاوەڕێ بوون باسی خاک بکەن بەڵام باسی ئەویان کرد کە بڕێک پارە بۆ ئیدارەکەیان زیاد بکرێ لە ڕاستی عەزیزم کورد وەکو لە دوای پرۆسەی ئازادی عێراق کە چاوەڕوانەکرا ینی پشوویەک بدەین
ئاهێک بەبەرە ملەتەیە بێتەوە دوای ئەم هەموو تەسحێ و قوربانی و دەربەدەری و ئەنفال و چیمیاباران و جینۆسایدەی بەسەر ملەتەکەمان هات ئەم نوێنەرانە بچن لەوێ هەڵگری خواست و داخوازیەکانی ملت بن نەک بە دوای پۆست و پارەوە بن. ئەزیزم ئەو شەڕەی لەسەر سەرۆ کۆمارە کرا ئەگەر نیوەی ئەو شەڕە لەسەر مادەی 140 کرا بە نیوەی ئەو شەڕە لەسەر دەستور و برگە یاسایی و مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بکرایە ئەو هەموو لێک سەنگەرگرتنەی لە بەغا لە بەرامبەر یەککردیان ئەوە مافەکانمان ئێستا جێبەجێ دەبوو بەشێکی زۆری نەچێت زۆربەی جاریانی هەژمونی دەرەکی و دەستێوەردانی دەرەکی و بەرژەوەندە ئیقلیمیەکان وای کردووە کوردی ژانی بکوێتە نێو و گەمەویاریەوە بەڕاستی کاکشۆ تێدەگەم ئێمە دەزانین عێراق ساحەیەکە بۆ ساختکردنەوەی ململانەی ئیقلیمی و نێودەوڵەتی و هەتا دوایی هەموو جارێکیش ئەو قسانەمان کردووە بەڵام بەڕاستی کورد پرۆژەی استراتیجی نییە لە عێراق کورد پرۆژەیەکی یەکگرتووی نییە لە عێراق کورد نوێنەرەکانی ئەو ئەزیزە باسی کرد وەفدی حکوومەتی هەرێم ئەڕۆی گفتوگۆی لەگەڵ حکوومەتی عێراقا کرد بەڵام بەدڵنیایە وەفدەکە نەیانەزانی کەیسینەوە چییە چۆنە بە چ عقارێکە ڕۆیوە ئەمە ناکرێ ئەزانی نوێنەرایەتی کردن و ماوەرگرتن بەم عقلێتە ناڕاتە پێش وە دەبێت لە عێراقی تازەیە چاوەڕوانی سەخەراتی زۆر لەمەی ئێستا گەورەتریش بکەین و هەمووی پێشببینی کراوە چونکە ئێمە ملەتێکین دوو هێز نوێنەرایەتیە ملەتاکە نەیانتوانیوە لە چوارچێوەی مافە دەستوریەکان نەیانتوانیوە لە چوارچێوەی داخوازیەکانی ملەتی کورد کار بۆ جێبەجێکردنی بکەن و کۆمەڵێک ئاڵاونەتە کۆمەڵێک کەیس و پرسی بچووک بچووکەوەکە لە نمونەی سەرۆک کۆمار و وەزیرەکان و شەڕی وەرگرتنی پارە و پۆست و پلە نەیانتوانیوە نوێنەرایەتێکی باشی خەڵکی کوردستان بکەن ئەمە بڕاوەتەوە ئەمە ناخەشە ناکرێ ئەوەی تێر من لە سەرەتای بەرنامەکەش باسم کرد ئێمە لەگەڵ ملەتێک تێکەوتوین ئەم ملەتە بڕوای بە مافی تۆ نییە ئەم ملەتە بە درێژای مێژوو تۆی چەسانۆتەوە خاکەکەتی داگیر کردووە جینۆسایتی کردو ئەسلەن دەبواە لە عێراقی نوێ دەوڵەتی عێراق باتە چۆن تەعویزی کوێتی دا لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتی دەبواە تەعویزی هەرێمی کوردستان بدا دەوایە تەعویزی 5,000 گوندی ڕووخاو بدا 280,000 ئەنفال کراو بدا تەنانەت ڕێ نادەن ڕۆفاتی ئەنفالەکانیش بێتەوە ئێمە لەگەڵم عقلێتەیە تەحمولەکەین ئێمە چۆن ئەگەینە نەتیجا بێگومان ئەم عێراقا کە لە سەرەتای ولادەتەوە بە ناتەبیعی لەدایک بووە و دەبێت ئەم عێراقە هەڵوەشێتەوە دەبێت ئەم چوارچێوەیە تێک بچێ دەبێت ئەم پێکهاتانە لەبری ئەوەی پێکەوە بە درۆ لەگەڵیەکە باسی ئاشتی و پێکەوە ژیانەکەین دەبێت ببینە دراوسی یەکتری حەلی تری نییە و قەتیش ئەم وڵاتە نابێ بە نیشتیمان و نابێ بە کەنارێکی ئارام بۆ پێکهاتەکانی پێ دوایە مەسەرەتایەک بێ بۆ هەنگاوە کە جەنابە داماژەی پێی کاکشۆن خۆی زانی چۆنە لە ڕاستیە هەموو کاتێک سەرەتایەکە بۆ ئەو هەنگاوە هەموو دەرفەتێک بۆ نمونە 2003 91 دەرفەتێک بووە 2003 کە سەدام حوسێنە ڕوخێت دەرفەتێک بووە 2014 کە داعش دێ دەرفەتێک بووە 2010 دەرفەتێک بووە ریفراندۆم دەرفەتێک بوو بەڵام ئێمە ملەتێکین لەسەر ریفراندۆمیش کۆک نەبووین لەسەر سربەخۆیش نەمانتوانی کۆک بین لەسەر شتەکانی خۆمان کۆگنین ئێمە خۆمان کێشەمانەیە بەڵام یەک مەسەلێکی گرنگتر هەیە کاکشۆن لێرە ئێمە ئەگەر خۆمان لەسەر ئەو شتانە کۆک نەبین بەڵام بۆ ینی خۆشببختی ئێمە ئێستا گرنگ کە لە بوارەکەیە هەیە و لە هەرێمایەتی و نێودەوڵەتیەکەیە هەیە زۆربەی وڵاتانی بەرژەوەندی خوازوانی کە لە ڕووی ئابوورێەوە تەماشای عێراق و هەرێمی کوردستانەکەن لەسەر مافی نەوت و غازەکەی هەرێمی کوردستان تا ڕادەیە کۆکەم من ئەمە پرسیارەکەەوە هەبکەم تۆ بڵێ ئەوان لەسەر ئەم پرسە گرنگە ینی پشت لە کورد بکەن و ئەوان ڕێگەیان کە بەغدا قۆڕغی نەوت و غازی هەرێمی کوردستانیش بکان نەیەڵە بینێرێتە دەرەوە چکە بەڕاستی لەسەر خەریتەی نەوت و غازی جیهانی هەرێمی کوردستان بەشێکی گرنگە ئێستاەوە تا احتیمادی خراوەتە سەر کە غازەکەی بنێرێتە ئەوروپا و دەرەوە بەڕاستی بابەتێکی جوانە دوورژان دەست خۆش بێ زانی کارەساتە ملەتێک پرسی خۆی کێشەی خۆی بەرژەوەندەکانی خۆی ببەستێتەوە بە مەسلحەتی دنیای دەرەوە زانی کورد گەورەترین باجی لەسەرم بابەتەداوە لە تاریخە ناکرێ ئێمە ئێستا باشە ینی تەمەشاکە ئەوە دوو ڕۆژە ئەم با بڵێن دادگای اتحادیان بڕیاری دەرکردووە سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان کە سەیری ڕای خەڵککە جاریچکە باز لەوا کرێ مەسەلەن خەڵکە ترسێنن
ئەوە حکوومەتی عێراق هێز دێنێ و پچەلگەکانی نەوت و غاز ینی مشکلەکە لەوەیە ئەم ملەتە ئێمە هەتاکەی لە ژێر چەقۆی تیژی داگیرکەرانە بترسێت. جگەلەوە من دەزانم کەیسی نەوتی ئێمە بەرژەوەندی خەڵکی تریتیایە، اتفاقی 50 ساڵی تورکیا و بەرژەوەندی وڵاتانی تریتیایە، ئەمە ڕاستە، بەڵام ناکرێ ملەتێک حکوومەتێک دەسەڵاتێک بەرژەوەندەکانی خۆی لەسەر بەرژەوەندی خەڵک بنیاد بنا، چونکە بەرژەوەندی خەڵک لە ئاڵوگۆڕایە لە گۆڕانکاریایە. ئێستا لەگەڵ تۆیە ساڵێکی تر 2 ساڵیکە بەرژەوەندەکانیان لەگە خەڵکی ترە، ئەو کاتە تۆ دەکەویتەوە ژێر باران و کەپرەکەت لێ ئەڕوخێ. لەبەرەوە نا بە پێچەوانەوە ینی ئێستا من قەنەعەتم وایە بۆ ئەم قۆناغا بۆ ئیدارەدانی ئەم وەسعە حکوومەتی هەرێم دەسو پەنجەی لەگەڵ حکوومەتی عێراق من بەیاننامەی حکوومەتی عێراقم بینی خوێدمەوە کە یعنی تا حدێک مەجالی تایە هەردوو لا پێکەوە گفتوگۆ بکەن و قۆناغەکە تێپەڕێنێ بوو لەو بارەوە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران گرنگ بوو ئاگرنگ بوو. ئەو بەڕێزە قسێکی جوانی کرد، ئەکرێ لە ئێستاوە پەرلەمانتارانی کورد و حکوومەتی هەرێم و کوردستان هەوڵ بدەن ئەو یاسایی کە ئەو مسۆدە دەستوریەی کە لە تایبەتە بە یاسای نەوت و غاز لە 2007 تەقدیم کراوە بە پەرلەمانی عێراق ئەو پرۆژێ بێنە پێشەوە و لەو پرۆژەیە کۆمەڵێک بەرژەوەندی کوردستانی تێدایە ئەم قۆناغە تێپەڕێن. من دڵیان تێئەپەڕێت چونکە لە عێراقا ئەزانی هیچ لایەکمان ناتوانین تەواو دەسەڵات بەسەر لایەکەی ترا بسەپێنین و هەموو هێزەکانی هەموو بڕیارێکی بەسەرا دەرکەین. ئەوە خۆشبەختانە ئەوە هەیە، بەڵام ئەوەش تا ئەو حەدەی کە ئەوان بەهێزە بن، چکە ئەوان بەهێز بن لەسەر ئێمە ناوەستن. ئێمە بەهێز بووین یارمەتی ئەوانمان ڕێکخستەوە، بەڵام ئەوان بەهێز بن ئێمە ئەڕوخێنن. بەڵێ دەست خۆش کاک شوان کاک ئاریانی لە ڕووە یاسای و قانونیەکە وەکو کاک شوانی ژاماژەی پێدانی بۆم قۆناغە تا ڕادەیەک بەغداژ ینی وەلایەنە سیاسەکانی بەغداژ و لەسەرەوە میانەوە تا ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەی بە سەرۆکاتی مستەفا کازمی دەرچەیەکیان هێشتۆتەوە. هەرێمی کوردستان دەرچە قانونیەکەی چییە؟ ڕۆ یاسایەکەی چییە؟ وەکو کاک شوانەڵێ ڕوو بکاتەوە بەغدا و دەست و پەنجە نەرم کا لەگەڵ بەغدا یاخود کارتیکە بەکاربێنێ؟ بەڵێ وەکو قسەیەک هەیە كل الطرق تؤدي إلى روما، ئێمەش هەموو بڕیار و بابەتە یاسایەکانمان و ئەوانەی کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە ئەتوانین ئەو مافانە ئەو مافە دەستوریانەی کەوا چۆن لە 2005 لە دەستوری هەمیشەی عێراق چەسپاندومانە پێویستە کار بۆ ئەوە بکەین. تۆ ئیشێکت کرد کۆمەڵی مادەی دەستوریت لە بەرژەوەندی لایەنێک یاخود کورد چەسپان لە دەستورە پێویستە کاری بۆ بکەی کۆڵ نەدەی بۆ جێبەجێکردنی. بۆ نمونە ئێمە محکەمەی ئیتیحادی بکەینە سەرچاوی بابەتی دەستوری و یاسایی خۆمان، پەرلەمان بکەینە شوێنی شەڕی یاسایی خۆمان و لە پەرلەمانە کۆڵ نەدەین. هەموو کار و چالاکی و شەڕەکانمان هەموو بەرینە پەرلەمانی عێراق، لەبەرەوەی لەوێەوە یاساکان تەشریعکرێ و زۆرترین یاسا ئێمە بتوانین جێگیریکەین لەو یاسانی کە دەرەچێ. بۆ نمونە یاسایی نەوتوگازها لژنەی یاسایی پەرلەمان هەیە و لەوانەیە لە نێوێنە کوردیشی تایە. پێویستە کورد بەڕاوێژ لەگەڵ لایەنە سیاسی کوردستانیەکان لە بەغا بە یەک پایجێزبوونە بەغا بۆی بتوانن مافە دەستوریەکانمان مافە یاسایەکانمان لەناو یاساکانە کە تەشریعکرێت دەربچێ. ئەمە یەک. دوو، وەکو وتم محکەمەی ئیتیحادی بکەینە ماڵی خۆمان، هەر بابەتێکی یاساییمان هەبوو هەر بابەتێکمان هەبوو ململانی و نیزاع و صراع لەسەر بوو، محکەمەی ئیتیحادی بکەینە حەسم بۆ بابەتە. بۆ نمونە لە ماوەی ڕابردووە چه ئەندام پەرلەمانێکی یاخود چ لایەنێکی سیاسی ڕۆشتووەتە محکەمەی ئیتیحادی بابەتی مەناطق المتەنازع عەلەیها هەم بۆ تەفسیر بکە و پێشکەش بە محکەمەی ئیتیحادی بکە بڵێ کاکەی جان وەرە من محکەمەی ئیتیحادی ئیشی ڕوونکردنەوەی دەستورە، ئیشی ڕوونکردنەوەی نەسە قانونیەکانە، تەفسیرکردنی نەسە قانونیەکانە، وەرە مەناطقی متەنازع عەلەیهم بۆ تەفسیر بکە و بۆ ڕوون بکەرەوە. بۆی من وەکو کورد مافی ئەوەم هەبێ لە ئیداری شاری کەرکووکە پشکم هەبێ و ئیداری شاری کەرکووک بە شێوەیەکی ڕاستەقینە بکەم و شەریکێکی باشی باقی نەتەوەکانی تر بکەم. چێ لە ئەندام پەرلەمانەکانە لە ماوەی ڕابردووە لە لایەنە سیاسیەکانە لە ماوەی ڕابردووە ڕۆشتووە زمانی تاکید لە زمانی کوردی بکاتەوە کە لە مادەی 4 دەستوری عێراق زۆر بە واضحی باسی لەوە کردووە کە زمانی کوردی لە پاڵ زمانی عەرەبیە فەرمیە و پێویستە لە بەسڕە کاری پێ بکرا. لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق متەرجمیاندانەوە ژێڕیاندانە بوو. ئەومان ناوێت کەوال لە بەسڕە ببوورە، کەوال لە بەسڕە کار بە زمانی کوردی بکرێت.
پێویستە لە کەرکووکە ئێستا کۆمەڵێ تابلۆی دام و دەستگای حکومی هەیە زمانی کوردی لێ هەڵگیراوە ئەمە کێ بەرپرسە لەم بابەتە ئەمە بابەتی سیاسی یا بابەتی یاساییە یان بابەتێکی نەتەوەی یا حەقدێکی نەتەوەیە بەرامبەر بە نەتەوەکەی تر یعنی بۆیە هەموو بابەتەکان هەموو بابەتە یاسایەکان هەموو دەستکەوتەکانمان هەموو مافە دەستوریەکانمان وەکو چۆن ئێمە لە سەرتاوە لەسەر ئەساس و لەسەر بنەمای حکوومەتی شەراکەت و تەوافقی سیاسی لە عێراقا دەستمان خستە ناو دەستیەک پێویستە ئاوها درێژە پێدەری ئەو بابەتە بین ئەگەر بگەڕێنەوە بۆ ماوەی ڕابردوو پۆستی سەرۆ کۆماریا خود ئەو پۆستانە بەگشتی لە بەغا چ قانجازێکی بۆ کورد بووە بەدەر لەو دوو خولەیکەوە خوالێ خۆشببوو مامجلال سەرۆ کۆمار بووە لە بەروی من هەموو جارێ وتومە سەرۆ کۆمار ڕاستە ڕەمزی وڵاتە ڕەمزی سیادەیە حامی دەستورە و پۆستێکی تەشریفاتیە بەڵام قووەتێکی سیاسی و حزبی و یاسایی کۆمەڵایەتی خوالێ خۆشببوو مامجلال دایی بووی بەو پۆستە پێم وابێت لە دوای ئەوەوە ئەو پۆستانە بوونە بە نیقمەت بۆ هەرێمی کوردستان هیچ بابەتێکی دەستکەوتی نەمادی نەتەوەیی بۆ هەرێمی کوردستان بە نمونە سەرۆکی کۆمارت کورد بوو ڕیفراندۆمت کرد نیوەی خاچی کوردستانت لەدەستدا وەزیری داراییت کوردە بودجە و موچەی هەرێمی کوردستانت ئەبڕێ یعنی وەزیری خارجیەت کووردە پەیوەندیەکانی عێراق و هەرێمی کوردستان لەو پەڕی خراپیایە سەرۆکی دەستگای دژە تیرۆر عێراق کووردە هێر شەکرێتە سەر کەرکووک و پێشمەرگا یعنی کۆمەڵێ شتەیە کۆمەڵێ تەناقوضات هەیە لەم بینەیە پێویست نییە کورد بچێتە ئەو هەڵە سیاسیە و پێویست نییە ئەو هەڵانە دووبارە بکاتەوە کە لە ساڵەکانی هەفتا و یەک و لە 11 ئازار و لە کۆمەڵێ بابەتی ترا و لە 2023 لە 2023 پێویست بوو لەگەڵ واقع مامەڵە بکە لەبەرەوەی حکوومەتی عێراقا لە کەشێکا بوو لە بارێکا بوو نایەتوانێت حکومڕانی بکە ئەوەی کەوا حکومڕانی ئەتوانی بکە کورد بوو منزومەی دیفاعی هەبوو کۆمەڵێ شتی هەبوو کە لەو کاتەیە حکوومەتی عێراقا نەیبوو بەڵام حکوومەتی کوردەکانی خۆمان ڕۆشتن حکوومەتی عێراقیان کۆمەڵی سیاسیان فێری حکومڕانی کرد و ئێستا ئەمە دەرەنجامەکەیەتی کاتی بەرنامەکەم بەرەو کۆتا ڕۆ ئەمێ لە ماوەی یەخولەکە دوا سەرنج و پەیامی خۆت لە ڕۆی یاسایی و دەستوری و قانونیەکەوە بگەینی سوپاس دەکەم. بڵێ من پێم وایە لەمە دووە ئیشی ئەندام پەرلەمانەکان زۆر قورسەرە بێ لە دوای ئەوەی کە محکەمەی ئیتیحادی ذاتی ئەوەی کردکەوە دەست بەرێ بۆ مەلەفێک دژی هەرچەند بابەتەکە یاسایی و دەستوریە بەڵام یعنی دژی حکوومەتی هەرێمی کوردستانە پێم وایە لەمە دووە کار و مەهام و اختصاصی ئەندام پەرلەمانەکان ئەندام پەرلەمانە کوردەکان حزب و لایەنە سیاسیەکان چیتر با ناکۆک نەبن لە نێوان خۆیانە بۆی بە بابەتێکی یاسایی پخوت پتە و لە بەغا کار بۆ مافە دەستوری و یاسایەکانی گەلی کوردستان و کۆمەڵانی خەڵکی عێراق دەست خۆش کاگەریجان کاک شوان جەنابی شت دوا سەرنجی خۆت لە ماوەی کەمتر لە خولەکێکا سوپاس دەکەم. من پێم وایە ینی پرسەکە بەو شێوەیە گەورە نابێتەوە هەردوو لا بگەنە خاڵی کۆتایی ناقەشەیەکی سیاسی و ئەوەی گەورە دروستە بێ ئەمە بۆ خۆی ینی هەر خودی کاتەکە و ئەوە ینی دیارە کە پرسێکی سیاسیە بەقەت ئەوەی قانونی بێ و من پێم وایە ئەمە زەنگێکشە بۆ حکوومەتی هەرێم چونکە ئەوەی بەڕاستی من متابعام کرد لە ناو خەڵکی کوردستان لە ئەنجامی بێ ئومێد بوونیان لەم دەسەڵاتە و ئەم وەزعی کە بەسەری هاتووە لای تەبیعیە ینی ئەگەر بەغا بێت چی بکە سەرپەرشتی نەوت بکات چی بکە یعنی ئەمە دەبێت حکوومەتی هەرێم زەنگێک بێ بۆەوەی بەخۆیانە بچنەوە چاکسازی بکەن سندوقی نەوت و سەرچاوە سروشتەکان دابین بکەن و ژیانی خەڵک باش بکەن چیتر ئەم ناشەفافەتەی لە نەوت و لە سەرچاوە سروشتەکانێ نەیهێڵن ینی هەنگاوێک بێ بەڵام آخر قسەم ئەوەیە لە عێراقدا ئەم وەزعە بەردەوامە بێ ئەم کێشە و مەشاکیلانە بەردەوامە بێ خەڵکی عێراق ناگاتە نەتیجە ئارامی بەخۆیەوە نابینێ بەردەوام لە ململانێ و کێشەیە بین هەتاکو ئەو کاتێک کە ئەم وڵاتە هەموو لایەک پێکاتەکان ئەگەنە قەناعەتێک براژان وڵای زۆر ڕۆژبین بووی کاکشوان سپاس بۆ کاکشوان محەممەد چاودێری سیاسی کە لە سۆدەکانمە لە شاری هەولێر لەگەڵ مابوو هەروە سپاس بۆ برای بەڕێزمان کاگاری ئەحمەد یاساناس کە جەنابیشان لە کەرکووکەوە لەگەڵ مابوو سپاستان دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.